امریکا سێدارەکردنا خۆپێشاندەرێکی دنی ئێرانی شەرمەزار دیکە. یەکیتیا ئەوروپی هەن جەزای نو لە دژی ئێرانی دسەپینە. دە خۆپێشاندانێکە هەدە پێدا لە باژارێ وانێ بە دەهان کەس تێنەگرتن. جه دنگی امریکا سلاو رزن هفکاری من داخل شمو من صالح دمی جربو و بینر نهجا دمجمیر هفته بیانیه لواشنطن پایتختم خلک کنویا برنامه کرد کانکشن جورا پیش کشتکن. سلاو ام کاتتان شاد. وزارتی دروی امریکا سرزنشتی ایران دکاتن به هوی اعدام کردنی کسی دوم لبردم خلق دا لماوی هفته یک داو دالتن کماری اسلامی ایران سزای لسیدردانی برچاوی خلقی گشتی باکار دهنتن بو ترساندنی خوپیشاندران کان رضایتی در دبرن برانبر با دست حالاتی آینی ولاد. نت پرایس و تبیج وزارتی دروی امریکا لا کنگرهی روزنامه‌وانی دا راگەیاند و گوتی ئێمە ئەم مامەڵە توندا بە توندترین شێوە ئیدانەی دەکەین. ئەم سزا توندانەکە ئێستا بە شێوەی لە سێدەرەدانی پێشچاوی خەڵکی گشتیە مەبەستی ترساندنی خەڵکی ئێرانە و سەرکوتکردنی ناڕەزایەتیەکانە. وزیر دروی یکیتیا ئەوروپی ڕۆژە دوشەمێ لە بروکسل کۆمبوون ji bo gotûbêjkirina bersivên herî dawiyên li hember şerê Rûsya li Ukraynayê û tepeserkirina siyasî li Îranê. Hikûmetên Rojavayî ji ber xwepêşandanan li dijî Îranê ceza sepandine ku pasdarên şoreşên Îranê dikin armanc. وەزیرانی دەروی یەکێتی ئەوروپا لە کۆبوونەوەی ڕۆژی دووشەمەیان لە بروکسل پێداچوونەوەیان کرد بە گەمارۆنەوەیەکانی سەرگەل و ڕێکخراوەکانی ئێران سەبارەت بە پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە سەرکوتکردنی خۆپشاندەرانی تاران و دابینکردنی فرۆکەی بێفرۆکەوان بۆ رووسیا. هەروەها وەزیرانی دەروی یەکێتی ئەوروپا باسییان لە پاکجی نوێیەمی سزاکانی رووسیا کردووە کە بڕیارە نزیکەی 200 کەس و لایەنی دیکە بخەنە لیستی سزاکانی یەکێتی ئەوروپاوە. جۆزف بۆڕێلی بەرپرسی سیاسەتی دەروی یەکێتی ئەوروپا هیوای خواست کە ڕێککەوتنێک لەو بارەیەوە بێتە دی. ئێمە بڕیارە پاکێجێکی ئەجگار سەختی سزاکان دژی ئێران پەسەند بکەین. گفتوگۆیەکی ئاسان نەبوو لەگەڵ هاوکارەکەم وەزیری دەرەوەی ئێران چونکە ئەگەر بازەوە بکەین کە لە ناوخۆی وڵاتدا ڕوودەدات دابینکردنی چەک بۆ رووسیا ئەم دوو کەسە لە سێدارە دراون ئەوە دەبێت ئێران لەوە تێبگات کە یەکێتی ئەوروپا بە توندی سەرکۆنەی دەکات و هەر هەنگاوێک لە تواناماندا بێت دەیگرینە بەرە بۆ ئەوەی پشتگیری لە ژنانی ئێران بکەین بۆ پشتیوانیکردن لە خۆپشاندەرانی ئاشتی خوازانە و بە دڵنیاییەوە ڕەتکردنەوەی سزای مەرگ. وەزیرەکان هەروەها ئامانجیان ئەوەیە کە 2 ملیار یۆرۆی ئەو سندوقە زیاد بکەن کە وڵاتانی ئەندام بۆ دابینکردنی دارایی کڕینی چەک بۆ کیڤ بەکاریان هێناوە بەڵام بە شێوەیەکی بەرچاو لە ماوەی نزیکەی دەمانی شەڕی ئۆکرانیادا کەم بۆتەوە. لەلایەکی تریشەوە وا چاوەڕوان دەکرێت وەزیرانی دەرەوە ڕێگا بۆ ئەرکێکی سەربازی 3 ساڵ بۆ نەیجەر خۆش بکەن لە سەرەتادا 50 بۆ 100 سەرباز و دواتر تا 300 سەرباز بۆ ئەوەی یارمەتی ئەو وڵاتە بدەن بۆ باشترکردنی لۆجستی و ژێرخانی وڵاتەکەیان. شایان پاشا بۆ راپۆرتی کلمنت ڕۆسینگۆڵ دەنگی ئەمریکا واشنگتن. دوو مانگایەکی نیشتیمانی کوردستان بایکۆتی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان دەکات و دەڵێتن حکومەتی هەرێم بووە دەستگایەک بۆ خزمەتی پارتی و داوای چارەسەری کێشەکانی نێوانیان دەکاتن. ئەگەرنا ئەوە دانوستاندن لەگەڵ حکومەتی ناوەند دەکاتن. لە بەرنامەکانی ئەمڕۆماندا هەوڵ دەدەین بۆ چۆنی هەردوو لا ڕاستەخۆ لە زاری خۆیان ببیسین. دکتەر ڕێبین سەلام کادرێکی دێرینی پارتی دیموکراتی کوردستانە و لەتیف نێروەی ئەندامی سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان میوانی بەرنامەی ئەمڕۆماندا بن. سەرەتا لەگەڵ دکتەر ڕێبین دەست پێ دەکەین. دکتەر ئەم کاتت باش و زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت. ئەکرێ بە کورتی پێمان بڵێ ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی چی دەتوانی ئەوەمان بۆ ڕوونکەیتەوە؟ تاوان بەنای خۆی گەورە و میرەبان سەرەتا ڕێز و سڵام بۆ هەردوو بەڕێزتان و بۆ میوانی بەڕێز و سەرجەم بینەران و بیستەرانی کەناڵەکەتان. ئەوەی ڕاستی بێت ئەم بابەتی گوایە بەهامشکردنی یەکێک لە حیزبەکان یان
دەسەڵات پاوەندخوازێتی لەلایەن حزبێکی دیکەوە بابەتێکە دەبێت ئێمە بە پێی زانیاری و داتا ئیسپاتی بکەین ئەگەر مەسەلەکە ئیسپات ببێ لەسەر دوو ئاست دەتوانین ئێمە ئاماژە بۆ بکەین ئەگەر حیزبێ داوای پاوەندخوازی بکە یەکەمیان ئەگەر زیاتر لە دەنگەکانی ئەوەی کە هێناوێتی داوا بکە پۆست و پلەی ئیداری و سیاسی وەربگرێت بە پێی انتخاباتەکان و تەرجەمەی ڕقەمەکانی ناو انتخاباتەکە نەکرێ بۆ ئەرزی واقع بۆ زیاتر لە هەر مستحقات داوا بکە کامەوانی دکتۆر ڕەبین ببوورە ئەگەر ئەم باسە بەو شێوەیە بکەین ئەبێ بە شێوەیەکی تر هەموو بابەتەکە بگۆڕین بکەینە ئەوەی کە یەکێتی شریکی پارتی نییە یان دەتوانین بڵین لەو حاڵەتی کە جنابەت باسەکەی کە ئێوە زۆرینەن ئەبێ بڵین کە یەکێتی وەکو بڵێ چۆن بەشداری لە حکوومەت دەکا بەشێک نییە یانش یە بەشی سەرەکەن یان شریک نییە ئێستا ئێوە شریکن لەو حکوومەتەدا دەمانوێت لەو وانگەوە باسکەین ئەگەر بە کورتی پێمان بڵێ بۆ هەندێک شیکردنەوە بدەین. بەڵێ ئێمە دوو دەسەڵاتمان هەیە سەرەکی لە کوردستانە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتی پەرلەمانمان هەیە ئەو یاسادانانە 18 یاسا دەرچێنراوە هەر هەمووی بە پێی تەوافق و تەفاهم لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و حیزبەکانی دیکەدا دەرچێنراوە هیچ قانونێک لەم دەورەی انتخابیەدا دەرنەچێنراوە بە پێی زۆرینە دەنگی زۆرینەکەیانرابێ ئەمە بەنسبەت دەسەڵاتی پەرلەمانەوە بەنسبەت دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەگەر بین ئێمە 45 کورسی لە ئەسلی 111 کورسی پەرلەمانی کوردستان کە پارتی هێناوێتی دابەشی بکەین بە پێی ئەو نەتایجی انتخاباتانە دەبێت نۆد وەزارەت و نیو بۆ پارتی بێ 6 وەزارەت بە 7 وەزارەت بۆ یەکێتی و گۆڕان بێ باشە ئەوانەوە ناڵێن باشە دکتۆر ڕێبار ئەوانە دەڵێن ئێمە دکتۆر ڕێبار ئەوانە دەڵێن بمانەوێ وەزیرێکیان کارمەندێکی خۆمان لە حکوومەتا بگۆڕین پارتی قبول ناکە کارێک لە شوێنێکی ترا بیکەین دەبێت بە ڕەزامەندی پارتی و سەرۆکی حکوومەتی هەرێم بێ ئەمە یەکڵێکن بگلەی لەوەدانیە کە ئێوە زۆری بەتەکید ئێوە زۆرترن لە حکوومەتدا و دەسەڵاتان زیاترە و لە پەرلەماندا بە هەمان شێوە بەڵام بەو شێوە نییە کە یەکێتی بەو شێوە ناشتە ناوەڕۆکی بابەتەکە ئەوەی کە بابەتی کە باز دەکرێت لە پرسیارەکەی جەنابەوە تۆ تەبانەوە دەلالەتە لە ئاگاداری جەنابەت بۆ بارودۆخی سیاسی کوردستان جێگیری بڵێن وەزیری ناوخۆیە جێگیری وەزیری ناوخۆ کە سەر بە برادرانی یەکێتی نیشتیمانیە دەیانەوێت بیگۆڕن بەبێ عوزرێکی وازاح کە وەزیرەکەی خۆی دەبێت لێ ڕازی بێ لەو گۆڕیدا یعنی مەسەلەکە لێرەدا ئەگەر جەنابەت وەزیری ناوخۆبی جێگرەکە دێنن دەگۆڕن بەڵام پارتی دەتوانێت پارتی دەتوانێت 5 وەزیر بگۆڕێ بەبێ ئەوەی بە یەکێتیش بڵێ ئاگادارش بکاتەوە ئەو دەسەڵاتە هەیە با بچینە بابەتی کە حەز ناکەم زیاتر لەو بابەتەوە بکەین دکتۆر یعنی چیتان لە یەکێتیدان دەوێت حەزەک ئەمە دوو مانگە گوێ لە یەکێتی دەگرین و کە گلەی هەیە و داواکاری هەیە بەڵام پارتی ناڵێ چی لە یەکێتی دەوێت بەپێچوانەوە ڕۆژی دوێنێ و پێرش وتەبێژی ڕستمی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت کە مێزی دانوستان و ڕوونکردنەوە و توێژ دەبێت ئامانجمان بێ و تەکنیکی کارکردنمان بێ ئەڵێ بەڵام یەکێتیش هاتووە دەڵێ ئەمە ڕاگەاندنێکە بەڵام یەکێتیش هاتووەوە بە فەرمی دێنە هەولێر لەگەڵ داوای کۆبوونەوە دەکەن بۆ کۆ نابنەوە یعنی ڕاگەاندن تەنها بەس نییە ینی دەتوانانی پارتی بڕیارێک بدا بڵێ فەرمونون سبەینێ دادەنیشین لە فلانە شوێن بۆ پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی وتەبێژی ڕسمیەوانێ دوێنێ بە بانگی عەلەنی باسی کردووە کە بێن دانوستان بکەن و بابەتەکان نابێت لە ڕاگەاندنەوە باس بکەین ئێمە ئەوە گەورەکردنەوەی بابەتەکانەوە حەل نەکردنیانەوە کۆیە گرەی دەست بکەیتە دەم کارەکە ئاسانتر حەل دەکرێت بۆ گرێک بەدەست بکرێتەوە باشترە لەوەی بەدان بیکەیتەوە بۆیە دانیشتنی ڕوبەڕوو بابەتەکان سەرجەم چارەسەر دەکات ئێمە کێشەی ئاڵۆسترمان هەبووە بە شێوەی دانوستان و بە شێوەی وتووێش کە تەکنیکی کارکردنی حکوومەت هەرێمی کوردستانە جێبەجێ بۆ ئاسان بۆ حەل بووە نەک تەکتیکیان ئێمە دانستان بەکاربێت ئێمە شتێک تەکنیکی کارکردنەکەی حکوومەت هەرێمی کوردستان بریتە لە دانستان و وتوێژ و مێزی بازنەیی برادران پێویست ناکات بۆ شتەوەی مەسەلەکان بەرزکەنەوە کە نزیکی هەڵبژاردنین و باکاری بێنن بۆ کۆکردنەوەی دەنگە ناڕەزیەکان
وبالبرسيالتي بقى سر لاني كفوان ايش تتيا بولتيسا اي باشا بابتا برسيال لخومان كاين بابتا بوسي صالو او دي نور الجنراو استا لاخر وقتها نزيكونو معنا لا مساله انتخابات ديال كوندكشن وبالبرسيالتي خلقي كل سنه وي بي اشكرايا ودزانيت كيف برسيال تكلم لي كده اگر بابتي بوزو ميزانيه باز دكن حقي كل حقي بارزگای سلێبانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجا حەقەکان چ لە سەتە لە کابینەی پێشوە 43 لە سەتیان بۆ چووە لەم کابینە تازەیەدا بەپێی راپۆرتی وەزارەتی پلاندانان ئێمە 400 میلیاردمان هەبوو زیادەیەکمان بۆ لە میزانی کوردستان هەر پرۆژێک 80 لە سەتی زیاتری تەواوی کردە بڵین بودجێ بۆ دەناردوو گوژمە پارەیان بۆ نات بۆ ئەو داتانە دکتۆر رێبین بۆ ئەو داتانە پێکەوە لەگەڵێتی چیە دابریش لەگەڵێتیەوە پێیان بڵێن ئەمە بۆ خۆشیان داتاکانی خۆیان لە باکیەوەی بکشێنەوە و لە باکیەوەی ئەو هەڵا ئەلامی بنێنەوەوانە لە نزیکی انتخاباتەوە بۆ کۆکردنەوەی دەنگ دەبایە بەهاتنایە ڕوبەڕوو باسیات کردەوە ئەوان خۆ لە ژوورێکە دەوام دەکەن و لە بینایەکە دەوام دەکەن و دەبایە بابەتەکان ڕوبەڕوو هەڵ بکرابە نەک لە ڕێ ئیعلامەوە و مفاجات توش ببین خۆیان بکشێنەوانێ بۆ شێوە بۆ لەون و بۆ نەوە ئەمە زایفکردنی یاریمی کوردستانە لەسەر ئاستی دانوستانەکانمان لەگەڵ عێراق چا باز نییە بۆ ئێمە و لەسەر ئاستی ناوچەکەش باز نییە و پلانێکی ئیقلیمی زۆر گەورەتر لە پشتی ئەم هەڵانەوەیە و ئەگەر تێبینی بکەیت جەنابەت هەموو مانگی سەری بڵێمان یەک و مانگی دوو لە دوای بڵێن ئیستیکتاکەی کوردستانەوە لە 2007ەوە یعنی لە مانگ یەک و دوی 2010ەوە باسی بەیت و بالۆری جیابوونەوەی سلەیمانی دێنە ئاراوە یەکێک دەڵێ بکەیت بێکڵێ بکەڵێ بیبێنویستینەوە بە بەغاوە یەکێک دەڵێ ئیداری سەربەخۆ بێ هەمووی ئەوەیە ئەیانەوێت کە لە ریزی کوردایەتیەکە و ریزی کوردستانێکە و ڕێگی کوردستان لەقکەن و لەنگی بکەن قازانجی خودی خۆشیانانی بەڕاستی لە قازانجی هیچ لایەنێکان نییە یەکێتی چاوەڕوانی ئەو وشەیە و ئەم ڕستەیکە لە کۆتای قسەکاندا گوتت چاوەڕی ئەوە دەکەن و لە هەر ئەندامێکی پارتی ئەوە چاوەڕوان کراوە کە یەکچێتی تۆمەتبار بکە بەو شێوەیە بەڵام دکتۆر ڕێبین زۆر سوپاست دەکەم بۆ ئەو ڕۆنکردنەوە دەچمە لای لەتیف نێروەیی کە ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاری سلێمانی لەگەڵمانە زۆر سوپاست دەکەم بزانین بۆ وەکی مەگوتی نەهاژی لەتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانی دیگەلمەیە کاک لەتیف ئەزگەلکی سوپاسیاتە دکەم ژکەرەماخوا ئون بە کورتی ژمارە بێژن کا ناکۆکیێنەوە دیگەل پارتی چنە ئەگەر بکورتی زۆر سپاس کاک دەخیل لە ڕێز و سلااو بۆ بینەران و جێگرانی بەڕێز ببوورە من بە زاراوای سوورانی قسە دەکەم دە باشە من شێکە مە سوورانی فەرموو بەو زاراوە قسە دەکرد ئەوەی زۆرترین ینی وەرگری جێ لە ئێمە بگرێ کێشەکانی ئێمە دەتوانین بڵێن دوو کێشان کێشەیەک ئەوەیە کە ئەو نائەدالەتی و ناهاوسەنگی کە هەیەی چ لە نێوان ئێمە ئەوان کێشەی دومیش ئەوەیە کە ئەو دەتوانین بڵێن ئەوەی ئەڵێن دوورپێچیان ئابلوقەیە کە خراوەتە سەر دەڤەری سەوس واتە کێشە و مەشاکل و داواکاری خەڵکی ئەم دەڤەرەمە هەردووکی پێویستی باوەڕکردنەوە هەیە بەڵێ بەڵام کاک لەتیف ئێوەش بۆ نمونە هەرجەنابێت پێشماوەیەکە بۆ ڕاگەاندنی یەکێتی قسەی کرد بوو دەڵێ کە پارتی بۆ لاوازبوونی یەکێتی دامەزراوە ئەمە یەکێک لە قسەکانی جەنابەت وە یا ببوورە پارتی بۆ لاوازبوونی یەکێتی دامەزراوە حکوومەتشیان بەکاردێنێتن پارتیش دەڵێ ئێوە وا هەوڵی ئەوە دەدەن کە هەرێم پارچە بکەن دوو ئیدارەی دروستکەن بچن لە جیاتی لەگەڵ هەرێمە لەگەڵ یەک وەکو بڵێ لە هەرێمی کوردستانە دابژن دەچنە بەغا یعنی ئەمە چی دەڵێن بۆ ئەوە کاک دەخیل کاتێک کە تو دەیت گلەیەک دەکەیت یان کێشەیەک دەخەیتە ڕوو ئەبێ لایانی بەرامبەر بێت چون ئەم کێشەیە چارەسەر بکەمە گوێ لەوە بگری ئەم گلەیە چییە بەڵام کە تو دەیت گلەیەک دەکەیت یان کێشەیەک دەخەیتە ڕوو ئەو یەسەر تۆمەتبار دەکە بە هەندێک یعنی ئەوەی کە خۆیان دەڵێن هەمیشاڵێن ئەمە خیانەت دەکەن یعنی بۆ نمونە ئێمە ئاسایشی سیاسی ئاسایشی ئەمنی ئاسایشی ئابووری هەولێر و دهۆک و زاخۆ هەموو ئەو ناوچانە بە ئاسایشی خۆمان بە بەشێک لە استراتیژەتی خۆمان دەزانین
بەڵام ئەوان بە هەمان شێوە یان بە هەمان پێوەر سەیری سلێمانی و ئەم دەڤەرە ناکەن. بەڵام کاگڵەتی ببوورە لەو بەری دیگەڵەوە پارتیش دەسەڵاتی نییە، پارتی ناتوانێت هیچ بکە لەوێش، ئێوەش دەسەڵاتن نەوێ، بۆ ئەم ڕاستیە ناڵێن، بۆ ئاسایشی ئەو هەرێمە ئاسایشی پارتی نییە، پارتیش دەڵێ ئەو ئاسایشیەوە خەمی خۆمانە. ئەگەر مەجال بە من بدەیت بۆ نمونە لە ئامێدی لە نێوان بارەگای تورکیا و بارەگەکانی پارتی بڕواکەی 100 مەترێک نابێت. لە شێلادزیە کە شوێنێ قەڵای شێلەزیەوەی سووریە لە نێوان ئەو بارەگای هێزی تورکیا و بارەگەکانی پارتی ناگاتە 300-400 مەترێک. ئێمە قسە لەسەر ئەمانە ناکەین، بەڵام کاتێک کە لە کرماشانەوە ساروخێک ئاراستە دەکرێت بوو بردومانکردنی لانێکی ئۆپۆزیسیۆنی ئێران، ئەوان یەکسەر ئەڵێن ئەوە یەکێتی وەکوا بڵێن یەکێتی ڕەسەدی بۆ کردووە. یعنی ئەم دووشتە ئەم دوو جیهانە زۆر لە جیاوازن. ئەبێ ئێمە بێن یعنی زیاتر لە جیاتی ئەم شتانە بۆی ڕێی گشتی ناوخۆی هەرێم و دەرەوەی هەرێم ڕابکەشن بە شتانە بێن کێشەکان چارەسەر بە کورتی ئەوان ئەڵێن ناهاوسەنگی هەیە، ئەوان لیوایەکی هێزی پێشمەرگەدا مەزلێنن، ئێمە بوومانە پێشمەرگەیەکدا بمەزلێنین. ئەمەیە ناهاوسەنگی کاگەر ئێمە نەکری شەریکی ڕاستەقینەنی، ئەمە ناتوانین بڵێن بەشداریشین. ئەوانە ئەوانە زۆرینەی پەرلەمانن و مافی ئەوەیان هەیە زۆرینەی حکوومەتش. دەخیل ئێمە نامەتووە 50-50 کەی داوای 50-50مان کرد با بڵێن ئێمە زۆرینەین. ئێمە ئەڵێن بخێرە بۆتات و لیوایەکی هێز دروستەکەی کەساتێک لێرەوە دەچێت کێشەیەکی ئەمنی هەیە یان خەڵکێک بەدەستی وە کوژراوە دەچێتەوە لیوایەکی بۆدا دامەزرێنن. بەڵام ئێمە ئەگەر پێشمەرگەیەک وەفاقی بکە یان واز بێنێ ناتوانین کەسێکیش لە شوێنی باشە ئەوەی دووە ئەوەی بەڵێ دەمویست بزانم ئێوە ئەگەر بە کورتی کاگڵاتی بچووکە وەختمان کەماوە فەرموو. ئەو بە کورتی ئەوەی دێگەلە مەلەفی ئەمنیە بەدەست ئێمەوە ئەگینا دامەزراندن ئێمە ناتوان خەلدا بمەزرین هەولێر بریار دەدا مەسەلەی بودجە و نەسیە و پارە و ئەوەی لەوێ بریار لێ دەدرێت لە ئێمە لێرە ناتوانین ئەو پارەی کە لێرە شای خۆمان خەرجی کەین لە هەولێرەوە بریار لێ دەدرێت کابێ بریارەکان لە هەولێر دەرەچن مەلەفی ئەمنی لەم سنوورە لە دەستی ئێمەدا جگە لەما ئەوان دێن گوشارێکی میدیایی شەڕێکی دەرونی دەخەنە سەر ئەم دەڤەرە تەنانەت بۆ سەر دەرونی جەماری ئەوش ئەبێ بەهۆی یەک نمونەکان دەکەن. ئەو حادیسەی کە دوێنێ لە ئاسایشی لە دهۆک ڕوودا زۆر پێمان ناخۆش بوو بەداخەوە ینی پێشمەرگەیەک یان تێخوشەرێکە کارمەندێکی ئاسایشی شەهید بوو. ئەگەر ئەوە لێرە بووە بەڕێی تۆ لە بەیانیەوە کە ئێوارە بەرنەمە نەدەکرد نەدەچونە ئەو ماڵە کەس و کار با بچینە پرسیاری کۆتایی و ئەویش ئەوەیە ئەگەر ناکۆکیەکان چارەسەر نەکران لەگەڵ پارتی ئێوە دەڵێن دەچن لەگەڵ بەغا و توێژەکە لەسەر چ بنەمایەک و بە چ مەبەستێک؟ کاک دەخل کۆمەڵێک ڕێکار هەم بوو چارەسەرکردیان کێشانە ڕێکاری سیاسی ئێمە ئەوان کۆمەڵێک ڕێکەوتنامەی سیاسی هەیە دەکرێت ئەگەر جدی بن لە چارەسەر دەکرێت ئەمە بکەن و ڕێ بکەوین هەندێک کێشە چارەسەر دەبن. ڕێکاری یاسایی هەن ئەوەی پێوەستە بە عەدالەتی دابەشکردنی داهات و ئەمانە کۆمەڵی یاسایی پەرلەمانی کوردستان هەن. ئەگەر ئەمە نەبوو خۆ ئێمە نەمانوتووە بە تیمێک بەجیا دەچینە تورکیا یان دەچینە وڵاتانی خەلیجی ئەوان وا دەکەن و ئێمە گلێشیان لێ ناکەین. ئەگەر ئەمە بچینە بەغدا خواوان پێش ئێمە چوونە بەغدا و دەچونە بەغدا. بەغداش هەرێم هەندێک حقوقی هەیە سەر بسپێسە بە بەغداوە. پارێزگەکانیش کۆمەڵێک ماف و حقوقیان هەیە یان ئەگەر پارێزگاری سلێمانی بچێتە بەغدا داوای نەوت بکە بۆ سلێمانی ئایا ئەمە خیانەت ئەمە دەکرێتە باری کامەخیانەتی کردووە. ئێمە
دوور لەگە چارەسەرکردنی کێشەکان ئەو ڕێکارانە بگرینە بەر دەتوانین چارەسەری کێشەکان بکەین. زۆر سپاس ئەگەر بەپەلە چونکە ئەگەر وەختم نەماتیکایە بەپەلێ قسە لەسەرەوە کرد دانوستان بکرێ ئێمە چارانی ئەوە دەکەین و ئومێدەوارین ئەو دانوستانە لەسەر ئاستی بالا بێ ئەو شاندەی پارتی لە موقعی بریارداندا بێ و ئەو دانوستانە ببینە هۆی ڕەوانەوەی نیگەرانەکانی یەکێتی شاڵێکمان نەداوە هەرێم بکەینە دوو باش ئەوان هەوڵ دەدەن کە هەرێم بکە دوو باش بەچی بە نائەدالەتی و نادارپەروەری. لاتیف نێروایی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی لەگەڵ دەنگی ئەمریکا بوو. زۆر سوپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. پەیوەداری وەزارەتە دەرەوەی ئەمریکا نێت پرایس بانگا هەڤرێزیە di navbera Yunanistan û Tirkiyeyê kir piştî ku hikûmeta Yunanistanê bi tundî êrişî Tirkiyeyê kir û serokê Tirkiye Recep Tayyip Erdogan gefa lêdana mûşekên balîstîk li Esînayê xwar. Ev demeke dirêj e peywendî di navbera her du cîran û hevalbendê NATOyê de aloz bûne li ser çend mijarên cuda di nav de jî pirsgirêkên deryayî ce û mafê lêgerîna enerjiyê li Rojhilata Deryaya Spî. Tirkiye di mehên dawî de gotarên tundtir kirine û hikûmeta Tirkiye dibêje binpêkirinin Esînayên peymanên navnetewî serweriya hin giravên Yunanistanê dixe nav nakokiyan Erdogan gotibû ew ê di şevekê de ji nişkeve leşkerên Tirkiye daxe Yunanistanê lê tevî vê yekê jî metirsiya lêdana mûşekî neasayiye. Li bajarê Wanê di xwepêşandaneke Partiya Demokratîka Gelan HDP de û komên din û yên siyasî û civaka sivîl de doh dişemê herî kêm 48 kes hat ji aliyê desthilatdarên Tirkiye ve hatibûn girtin û piştra hatin azadkirin. Xwepêşandanan roja dişemê li dijî tecrîda ku wekî dibêjin li ser rêberê girtiyê Partiya Karkerên Kurdistan Abdullah Öcalan bû. Ji bo zanyariyên bêhtir niha peyamnêrê me Arif Aslan ji Wanê bi meraya dem baş Arif agahiyên dawî li dor van girtinan û azadkirina wan pişra çi ne? Dem baş. Belê ez niha li ber deriyê rêxistina HDPya Wanê me ew wan ragihand ku du şev piştî ku 48 kes hatin desteserkirin piştî kontrola waya saxlemî birine rêveberiya ewlehiya Wanê wê derê îfadê wan wergirtine û pişta jî serbest berdane. Di nava kesên ku hatine desteserkirin da hevseroka rêxistina HDPya Wanê Handan Karakoyîn jî hebû me ev mijar ji wê pirse çima hûn hatine girtin û çima ev qas kes zêde hatine desteserkirin. Ew dibêje ku walitiya Wanê ku girêdayê desthilata neheya AKP û MHP ye dibêje ku çi awayî nahêle ku em daxuyaniyên çapemeniyê xwepêşandanan pêk bînin her wiha diyar bîr têxi ku ji 2016 vir ve ev rewş zêdetir bûye. Lê ew dibêje ku di xwepêşandana duh da dîsanê jî tevî heme aslangiyan hejmareke zêde welatî rûnişvanên bajarê Wanê beşdarî çalakiya wa bûne û tevî ku desteserkirina 48 kesan dîsanê ciwanên girêdayê HDP li kolanên bajarê Wanê xwepêşandan pêkanîn û bertekên xwe li hemberî tecrît û şerê ku nihe li ser operasyonên ku nihe li ser heremên Kurdan ku Bakurê Sûriye û Bakurê Iraqê li wê derê berdewam dike got li hemberê vê bertekên xwe nîşandan. Ez dixwazim tiştekî jî derheqê vê da bêjim bara Wanê jî li ser vê van qedexên xwepêşandanên ku bi taybet li ser rêxistina HDP û saziyên sivîl ev pêkê têt dibêjin ku ev dijî qanûna bîngehîniya Tirkiye û 13 caran li ser vê îtiraza xwe ji bo dadgehan pêkanîne lê çi encam dest nexistine.
پشتی وز بحث دخوازم کرتاسی بحث تجربه کو هرچن HDP و پارتیان کو کردان ویتین زمان بحثی بکیم کتی زانین افسه ساله لسر ریبر پارتیا کارکرین کردستان PKK عبدالله öcalan دبیجن تجربه که چه آوایی هفدیتنه و لگل مالباتا و پارزر و پیکناه باشه عارف يعني اف بانك اديجن بلكي لآمده جي خو پیشاندان این هدف خو پیشاندان کربون دوی درباره دا هدف ام ببیجن آلاوین یاسایی بری بکار آنی نجبو کو او وکو او دبیجن راکرنا تجدید سر عبدالله اوجلان حتی در کون کولانن و خو پیشاندانن لکولانن بکن اگر تو کرتی برسوان بدی بله نهال قانون بینگیهن یا ترکیه دا جبو خو پیشاندانه که آن جبو داخویانی چاپمنیه پیویست ناکه لچه جهان دستور ورگرن و وی تشتی پیک بینن لی رخصنا HDP بریا هفتیه که خباتا وی تشتی کرن و بانگی را گشتی کرن که او ده لبردریه پریهان آوه آنکو لسر کولانا جمهوریت وی خو پیشاندانه پیک بینن و آگاهی والدی جی به هبو پشتی کو اف لسر را گشتی بلاو بو والدی وانه بریا خو پیشاندانه بریا دو روزا خو پیشاندانن را گهاند کو وان لوانه باجار وانه همه خو پیشاندان قدخه کرنه و جبر وی کی جی پلیسم هزین اولکاری جی لسر ناوند باجار وانه وسایت زرخی بجه کرن و دستور ندان کو اف خو پیشاندان بره و بچه به عارف اصلا پیامنیر مجوانه سپاس بو وانزان یاریان وکه بشک جه هولین ریگرتنا لأوپراسیون که لشکریه ترکیه ارتشا سوریه فرقیا 25 که روسیا پشتیریا ودکه لدر دورا باجار منبجه بلاف کر جه که انجمن لشکریه منبجه یا گریدای هزین سوریا دموکراتیک و کنترل دکه جبو آگاهین بهتر نها پیامنیرا ما نوروز رشو جبا کره سوریه به مرایه دم باش نوروز تا چه آگاهین نو درباره و نوچه دهنه بله وکی تانیه زمان ارتشا رژیم سوری چند روکن بوریده هزدانه که نوش بو برای این شرین باجار منبجی و گندواره و آنیه ناوا ویده هزا فرقه 25 به لشکر و چکین گراند ناو دا دوب آویش تانک و هر وکیدن عربه زرخی و چکین گرانن ین شر لدوره پیدا کرنه بگور چاودریا سوری و راگهاندیه اف هزدانه نو کج لشکر و چکین گران هاتیه دوره ده ناو دا سیست لشکر نو دوره بجهبونه ده سر زمان فرماندار فی هیزا فرقه 25 سهیل حسن و بور سوشیال مدیای دا هاتیه بلاف کرن دونگه کیوی رادگی هینه کو چکدارنوی لسرنسری دوره کو بر آوا فراته جروج آوای هرما فراته تا به باجارو که حریم ایکو بسر باجار آن هرما بابه وای بلاف بونه ولی از هزانا نو یانجی هم بیجن هاتنا فرقه 25 بو دوره دمه که داده کو گفتن سر دوره هنه هر وکی دن از هزا کنه هاتیه جداهی یک نامورا به او کبونا هزن حکمت سوری یم بره بسر هرمه کو از هزا فرقه 25 دین آسکرن کو وچه و راهنان خو جالی روسی وردگره به تایبت هر وقت دن کار یعنی ام بیجن بریارا وی هزیجی نتنی حکومت شامل به راست و خو جالی هزن روسی و تستان بله نوروز متخازن وی بپرسم یعنی عالی ام بیجن انجمن لشکریه من بجه کو گریدای هز سوریه دموکراتیکه او دو درباره دا برپرسن وان و درباره دا چه دبن یعنی اف بلاوونا نویا فرقه 25 چقاس نزیکی چپرین وان دبه اف خالین و کولینان ناوینا وان دا چقاس نزیکی هفن گلو گرجید ناوینا وان دا در کون در ناکون او دو درباره دا چه دبیجن اف بلاوونا هزا فرقه 25 باکور من بجیل دورن کش خبره لشکرین بسر مجلس لشکری همون بجه که هاتنا بلاف کرن ما هول داد کو خواهم بگینم پرپرسی هزین لشکری همون بجه کو خواهم بزانه بن اف بلافونا نو به انجام هفرز کرن کنویه یانجی به انجام لحف هاتنا کنویه آنکو
بلاغبونا که دمکیه لطانه همه برسیوک نگرتیه لیاز دخوازم نشانه بویه که بکم تاوک که لیجی تو بو هرتنه که لشکری دهبونا هزن لسر عرده چیین رژیم سوری دبن ین مجلس لشکری من بجی دبن لدوره برچاو ناید بیتن هر وکی دن سروریا کو باجار من بجی هین دبن دست مجلس من بجی یان جره ودریا سویلیا من بجی ادکارم بیجم هبونا هزن اولکاریا هندر جهین دنوا باجار من بجی داد دیدن بله تفی کنها تراغهاندن اف هزانا نو اف بلاغبونا فرقایا 25 و جبو ریگرتنا لبر ایریشای که کو ترکیه گفخارن لمن بجد و داویه دا نودی یانجی به انجاما لهفکرن کو یان کو بردوامی لهفکرن سری هنوه که لهاتنا ده 2019 آنکو و هاتنا که دمکی بجبو برجواندین کو ارتش رژیم سوری و دناو دا جد خوازن نشانه که بکم هزن سوری هزن روسی بخوشی دبر کوکی من نشانه دایی بوی خاله اد هزا فرقایا 25 تفیکو هزا که تایبته هزا که کو ارکن وی این لشکری نتنی بجاهینه دین آسکرین کو هزن وی بشه انشالله کیم بجاهی و هوایی جی بکتینه لی وشخوان نه یعنی هزن بیجنگریدای ارتش سوریه نوروز برجی لوی هرمی هناله دیارک و بزخمه که مزنترو او ترج هاتنا پشتی وان گفین داوین ترکیه نوروز رشو پامنی رمایج با کره سوریه سپاس بو وان زانیاریان سپاس بواجی ترکیه وكما قلت بلان ديكا كوريدورك أولهية بكورانيا 6 كيلومتري لباكور رجلات سوريا لنافچين كن هاد بن كنترولا كردان دنا آوا بكا پشتي قفا دست بكرنا اوبراسيونا كالشكريا نو كبو جهه نرازي بونا جالية أمريكا وروسيا ايبا قالوا دي سيناريو كتشاول هرمه بيكوره جبو شروع کرنا ویکن ها نویسکار سیاسی علی مسلم ج ترکیه بریاسکای بمریا روج باش ما مستعلی روسیا به تندیل دجی اپراسیون که لشکریا ترکیه قالوا لبرانبر ویکی و روسیا چه تشتی ترکیه را پیشکش که سپاس براستی نه بس روسيا الدجيبة اوبراسيونية يعني وكي امريكا جي لحد ما او جي يعني تقريبا معارضة خو بالكريا لا روسيا بيتر تايبات يعني جبر انه كوبانه ومنبج دبن سيوان دانا سي روسا دانا جبر وي انه روسيا بيتر خداي برا از دبجن بركي درونشكاندن عن قريبري چند روجا چي بوي وقت روسا مشروعك پیشکش کر يعني انه كانبن او پیمان كوسال حتى 2019 چي بوي وي بسرخينن يعني منبج وكوبانه ج قصد بوش بكن طبي يعني انه على اساس اسايش بمنن او اسايش جي تب كسي ريجيم بمن امني ريجيم جي بمن او جي طبي تركيبات تشتي قبولناك لا بقناعتي ما بهيرو دفي دمدا او بورسيونك يعني شارك دفا او اذا شيء بقناعتي بهنك مستبعد اجبر روشي زبسطان روشي بنابر والى اخره يعني او مساله بعين الاعتبار تقدر لا تركي نيزك بدور به بقناعتي اوج مشروعي خبرنا غير اجبر انه تركي زيداي انه دوله كريمي قال لك يعني بنافودنجا يعني هيرو قال لك كاغت يعني مهم دسخه خصنا استفاده بالكي بردي باش حرب روس واوكرانيا بلكي وضعي بنابري سوري لهندر تركيا او 4 مليون درت كمان قال لك تش دسخه خصنا زوزو فانا غير جريخه تشتكي دنها بقناعتي به يعني هناك وك مراد نير الدروم ان الواري كرداته يعني قرق كردي ومعدلي باش يعني ظالبا بخونن تركيا دولتك يعني نم قولي دادگری جری خو راست دیاره دولتك اندام ناتو و هوالبند امریکای لهریمجی اف راستیه که لسر عرده ما مستعلی تبحث او ام بجن رکفتن یانجی تشتک روسان و ترکان لاستانبول الهف کربون کرن کو دبه هزن اسایش لباجار من بجو کوبانی بمینن يعني ودا ما وكو رادسكرنا كان راس جبور رژیم سوریه اگر او هزن اسایش نه بپشتگیری هزن سوریه دموکرات بن و دمی هبونا وان تچواته یا راس روس دخوازن کو رژیم اسد ورا هرمان و خلک هرم وکی قبول بک الگور خواندناته
بإما بأننا خلق هريمة قبول دكي نا هذا ناف دولتي قبول دكي نا تركيا قبول دكي ونا أوبوزيسيون سوري قبول دكي مثلا إجبار يعني أريد أمزانا يعني دخازك روسا هجوا معادلة جشكي إجبار أو جشكي إنه كان به هيمنة رجيم سر دبر سوريا هم يعني بيك بينه لا أو تشاب قناعتي بأن تركا قديم يعني بمعنى وقت تسريبات يعني إنه تشينابه ومثلا رنجي تشينابه دبه أو بيمانه 2019 هيرو ورا يعني تنفيذ كرن هاجر روس جدية ومثلا ذا زيادة يبقى قناعتي به يعني التوري مهم هاجر يعني او جوانب يعني اطراف الدوليه يجي مثلا تركيا الى اخره راضي به اوبوزيسيون راضينا به وملته ودبرنا راضينا به اجبار ويبقى قناعتي به هندك خيارات البيش قصد هندك دبنا كيم دبنا وبربا يعني حالك هالوشاندنه داريه هاجر كونه بمينه اري راس شرطنا يعني هيرو شرب معني خوي أساسي معني خوي واضح تنه لا أو خهنا يعني وك مسيرات خروج بروج الدرات خن يعني هيرو بكرو يعني إجمار تقريبا جشتي حشتي كسي كادرا أو تفسيرا هاتنا كشتنا يعني تركيا بقناعتي به جير الظرف قال لك مناسبة كانت تشتي خو بيك بينه بلكي از نظام يعني هگر ظروفی جوی مناسب بانا بلکي يعني درباسي كوباني ومن بجيبه با لي بقناعتي اوي يعني زبستان وتش نشتيدن او تشتا هگر هبجي نهايه يعني دمكي پشتی زوستانه با ما مستعلی ام دزانن یعنی تج خلکی هریمه جوای نفچهی به تایبتی یعنی تو نفچهیا بروج آوای فرات باش ناستیکی بگند ناستیکی از باور تا پرتوگیجی دوی درباره دا نویساندیه تو دبیجی سیناریو که چاوش بو هریمه باشتره یعنی ام بدن آلی او ناکوکین او دخوازه و او دخوازه جبو خلکی هریمه جبو پیکاته یعنی ترکمن هنا عرب هنا کرد هنا الوان نفچهیان سیناریو که چاوا باشه جوی داره يعني النظام وقت قناعات يعني قول بود 10 سال ضرب اسبوعي يعني بود 4 سال بيشتي مساله مرتله فرات ضرب اسبوعي قناعتي بروش يرد با وقت دا اري روش اولهي روش امني يعني باشه خلق داره وتيش بيجي خاله روش بهابونه وروش هناك وقت حصار وتشنشت الورد هنا او روشا يعني بردام كه او نخيار ملت دوي يعني از بيجم نا رژیم کنه هیرو او دبرانا اداره بکه و نا اپوزیسیون جی کاره ودارنو اداره بکه اجبار يعني از نظام وقت انه يعني او اپوزیسیون سوری حتی رژی هیرو نکان بو تب پروگرام تب پروژه پیشکش کرا کانو با انه مثلا دولت نبنتوی يعني خلق هیرو البندی انه جنوب سوری آوا بکن يعني کانو من دست بواندانا از بيجم او تشتي مرشح بيتر او هي مني تركول ودرنا بمينه بلكي بينصالك بلكي زيادة بلكي كنتر از نظام يعني مع انه يعني تب هو مسالي انه روشه جواكي روشه سياسي مرحل به دويدا بقناعتي او كان صالي جماعه تاخيان وروش يعني بيتر نباش به جبر مقوت يعني ريجيم نا مؤهله كون بمنطقه اداره ونا اوبوزيسيون مؤهله غور هي يعني تيجوتن يعني انه قنوات اعلامي ذا انه ممكن اخيو يعني امريكي يجي غرب كان من يعني روكي نجي اوبوزيسيون وين ميداني كان كاسنا كان بين ميدانه بلكي كان بناونا اداره بكن الجور روشي هي الجور درومي هي بقناعتي بوضع بربنا باش بن اداره يعني ديار و بمين جي روشك دمكي حتى شهر سريك جشتيج سوري را بيت ديتن سباس نيفسكار السياسي علي مسلم تشتركي مره بيجلك سباس بوفان اغاهيان گومان باری دروستکردنی ئەو بمبەیەی کە لە ساڵی 1970 دا بە فڕۆکەیەکی بازرگانی دا تەقیەوە و 270 کەسی کوشت دوێنێ دووشەمە بۆ جاری یەکەم لە دادگای فیدرالی واشنگتن ئامادە بوو. دەرکەوتنی ئەبوو عەجەیلە محەممەد مەسعود خێرالمەریمی کارمەندی پێشووی هەواڵگیری لیبیا دوای 34 ساڵ دێتن لە تەقینەوەی فڕۆکەی پانام سەدووسێ بەسەر ئاسمانی شاری لۆکربیدا لە سکۆتلەندا کە لە لەندەنەوە بەرەو شاری نیویۆرکدا هاتوو. بەو هۆیەوە هەموو ئەوانەی لە ناو فڕۆکەدا بوون و 11 کەسی تریش لەسەر زەوی گیانیان لە دەستدا. بەڵگەنامەکانی دادگا مەسعود بە بۆمسازێکی شارەزا وەسف دەکەن کە لە ساڵانی هەفتەکانی سەدەی ڕابردوودا پەیوەندی بە دەستگای هەواڵگیرەکانی لیبیاوە کردووە و گەشتووە پلەی عەقید.
ناوبراو بە تۆمەتی تەقینەوەکە لە ساڵی 2020 تۆمەتبار کرابوو. پێشتریش 2 کەسی تریش تۆمەتبان کرابوون، یەکێکیان سزادرا، ئەوی دیکەشیان بێتاوان دەرچوو. ڕێکەفتنا بەهەڤ گوهرینە گرتیان di navbera Amerîka û Rûsyayê de piştî hefteyekê hîn jî karvedan li Washingtonê hene. Yarîzana Amerîkî Brittany Griner bi bazirganê çekanê Rûsî Viktor Bout ra hatibû hevguherandin vê raportê bêhtezaniyarî hene. ورزشوانکا نافدار دگل بازرگانکی چکان کو هاتبو جزاکرن هاتنه لگوهرتن. ریوبریا سروک امریکا جو بایدن آزادکرنا یاریزانا بسکتبوله و 2 جاران ورگرتیا خلاتا زیرین یا اولمپیک بریتنی گراینر مسوگر کر. لبرانبری وی کرملن سربسبردانا بازرگان چکان یه روسی ویکتور بوت مسوگر کر کو به بازرگان مرن تیناسین. بازرگانی آوی یا چک نیاسایی چک گهاندن نافهن پفچونن هر خوین ریج لجیهانه و گلک جی لافریقا. پشتی گرتناوی د سال 2010 لبانکوک بود رادستی امریکا هات کرن و دناف تاوان دنده بکشتنا امریکیان هات تاوان بار کرن. گراینر نیزیکی 10 مهان لروسیا هات بو گرتن به تومتا هل گرتنا زیتا مادین هوشبر دناف جان تیوی دا دما دچو روسیا. ریوبریا بایدن برگریه لبریارا لگوهرینا بازرگانکی چکان بیاریزانک بسکتبول دانستاندنان دا چه دست تحتیت و دکی و انجام بدی و هر حول ددی و مجی او یکر او رکفتنا حفتیابوری به دست مکد گری بستک بو کو ریه بو و نها دم بو و مکاری به دست بخن و انجام بدن. رخنگرین به هفگوهرینا گرتیان آماجه بوان امریکیان دکن کو جمیجه لروسیا به تومتا سختکاریان هاتنه گرتن وکه اندام بری هزا دریایی امریکا پال ولن کو دزیندانی ده ده سال 2020 به تاوانا سیخوری جبو 16 سالان هاته حکم کرن. کس اندانستاندن کرنه هیویدار بون کو اوجی دگل گراینر بیتا بردان لیوسا چینه بو و رخنگر دبیجن اوه مطرسی داره. از نگرانی وان انجامانم کو دکارن لسر باریمتا گرتن دهاتی دا باندور هده. اگر هر ولاتای بریا بده کو کسک دستی وان ده هیا و دخوازن وگرینن او جا به اشکره دکارن هر کسی بگرن و هزرا ویگه بکن کو ام دی دانستاندران تگل وان بکن. پشتی گراینر وگرا امریکا وی لناوندا پزشکیا لشکری یا بروک لباجار سن انتونیو یا ولایت تکساس دست بچاره سریع کر. راپورت آرش عربسدی هیلین سندی دنگی امریکا. ئێستاش شێر و زەنگەنە لە هەواڵە وەرزشەکان و یاریەکانی فوتبۆلی مۆندیالی قەتەر ئاگادارمان دەکاتن. سڵاو بەخێربێنەوە بۆ بڕگەی جامی جیهانی قەتەر گەیشتۆتە چوار گۆشەی زێڕینی ئەم مۆندیالە. هەوادارانی تۆپی پێ بە پەرۆشەوە چاوەڕوانی یاریەکەی ئەمڕۆی نێوان ئەرژەنتین و کرواتیا دەکەن. هەڵبژاردەیەک لە ئەوروپا و ئەوی تریش لە ئەمریکای باشوور. هەر کام لەم تیمانە بیباتەوە دەچێتە یاری کۆتایی و لە وەرگرتنی جامی جیهانی تۆپی پێ نزیکتر دەبنەوە. ئەرژەنتین بە بردنەوەی لە هۆڵەندا و کرواتیاش بە بردنەوەی لە بەرازیل گەیشتە ئەم ئاستا. هەزاران لە پشتیوانانی ئەم دوو تیمە بە تایبەتی تیمی ئەرژەنتین ڕۆژی دووشەمە ڕژابوونە مەیدانی مێژووی سوقواقف لە دۆحا. هەوادارانی تۆپی پێ خۆشحاڵی و پشتیوانی خۆیان بۆ هەڵبژاردەکانیان دەردەبڕی. یاریەکە ئەمڕۆ سێشەمە لە یاریگەی بەناوبانگی لوسێل لە قەتەر ئەنجام دەدرێت. تیمی ئەرژەنتین هەتا ئێستا 2 جار جامی جیهانی بردوتەوە و تیمی کرواتیاش لە ساڵی 2008ەوە بۆ یەکەم جار چووە قۆناغی یاری کۆتایی بەڵام بە فەڕەنسا دۆڕا. کرواتیا بە یەکێک لە تیمە سەرسوورهێنەرەکانی ئەم دواییانەی تۆپی پێدادەنرێت. ئەم وڵاتە لە پاش بەدەستێنانی سربەخۆیی لە یوگزلافیا لە ساڵی 1991ەوە 6 جار بەشداری جامی جیهان بووە، بەڵام تەنها لە ساڵی 2018 گەیشتۆتە ئاستی یاری کۆتایی. ئێستاش هەوادارانی هیوایەکی زۆریان پێیەتی.
دوای ئەوەی لە قۆناغی چارەکە کۆتاییدا لە بەرازیلی دیارترین هەڵبژاردەی جامی جیهانی بردەوە لە ئێستادا لۆکا مۆردێک و تیمەکەی هەوڵ دەدەن هێزێکی تری تیمەکانی ئەمریکایی باشوور بدۆڕێنن. یاریەکەی ئەمڕۆیان بۆ ئاسان نییە. ئەوان ڕوبەڕووی ئەو تیمە دەبنەوە کە مسی بەڕێوەی دەبات کە بە باشترین یاریزانی مێژووی تۆپی پێ دادەنرێت و چاوی لەوەیە بۆ یەکەم جار جامی جیهانی تۆپی پێ بۆ وڵاتەکەی بباتەوە. پاش سەرکەوتنی مەغرب بۆ یاری بەر لە کۆتایی، چاوی تەواوی جیهانی عەرەب و مسلمان لەسەر ئەو تیمەیە تا بگات بە یاری کۆتایی. زۆرترین پشتیوانی هەڵبژاردەی مەغرب لە نێو فەڵەستینیەکاندایە بەدی دەکرێت و ئەمەش سەرڕای ئەوەی کە مەغرب لە ساڵی 2020دا پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیلدا ئاسایی کردوتەوە. تیمی مەغرب پاش ئەوەی لە هەفتەی ڕابردوو لە ئیسپانیایان بردەوە ئاڵای فەڵەستینیەکانیان بەرز کردە و بەمەش زیاتر فەڵەستینیەکان هاندران بۆ پشتیوانیکردن لەم تیمە. سبەینێ یاری نێوان فەڕەنسا و مەغرب دەکرێت و براوەی یاریەکە دەچێتە یاری کۆتایی. یەکەم جارە مەغرب بگاتە ئەم ئاستا، بەڵام فەڕەنسا 2 جار جامی جیهانی بردۆتەوە. ئازان بۆ تاوتێکردنی یاریەکان ئێستاش دەچینە لای کاوە حەسۆ ڕاهێنەری تۆپی پێ لە هۆڵەندا. کاوام کاتت باش، هەتا دێت زیاتر نزیکە بینەوە لە یاریەکانی با بڵین کۆتایی کە هەمومان چاوەڕوانی ئەو ئەنجامین بزانین چێ ئیباتەوە. دەمەوێت بزانم هەڵسەنگاندنی تۆ بۆ یاریەکەی ئەمڕۆ چۆن ئەبێ لە نێوان کرواتیا و ئەرژەنتین؟ براستی گەمەکی پر زەحمەتە بەشبینیە مەرۆ ژێ گەمێن نە پرزەلالە تیمە هەردوو تیم زۆر بەقوەتن ئەمکارم بێژن تیمی کرواتی حتا نوکا ئەمکارن ئاستی زۆر باش گەمە کردیە گەمە زەحمەت کردن لەگەڵ بەرازیل تیمێکی زۆر بەقوەت وش بەرازیل بردی ئەمکارم بێژن وەکو ئەرژەنتین حتا نوکا بەس یەک گێم زەحمەت کردی لەگەڵ هۆڵەندا بوو ئەوژی بە پەنالتی بردی وەکو پێشبینیە مەرۆ ئەمکار نەپرزەلالن ڕاستیان بێژن بەس حەز دەکەم کرواتیا ببە وەکو دەستپێکە مۆندیالی دەست پێ بکەمە گوتم حەز دەکەم ئەو ساڵە تیمێکی گۆ هیچ جارێک جامی جیهانی نەبربریە حەز دەکەن ئەو ساڵە بباتە. بەڵام یەکێک لە احتیمالەکان ئەوەیە کرواتیا و فەڕەنسا بەیەکەوە لە جامی جیهانی بنجا ئەگەر وابێ ئەمە تەواو جارێکتر مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە هەر هەمان سیناریۆی ساڵی 2010 ئەبێت کە ئەمە ژوا بزانم خۆش نییە دووبارە بوونەوەی بۆ هەوادارانی تۆپی پێیان خۆشە دایمە شتێکی نوێ ببینن. وای ئەمن لەگەل وێمە ئەگەر مەغریب و کرواتیا بکێتە قۆناغی ئەخیری گەمەی نهایی و حەزم لێ ئەوە تیمێکی جامی جیهانی بباتە. بەڵێ باشە کاوە بابینە سەر مەسلەی گۆڵپارێزەکان کە ئەو ڕۆژەش باسمان کرد، بەڵام ئێستا دەبینین یاریەکان کە بەرەو کۆتایی ئەڕوا زیاتر یاریەکان ئەگاتە ئاستی پەنالتی. ئەمێ بزانم ئەگەر ئەم یاریەی ئەمڕۆ بگاتە ئاستی پەنالتی، ئاستی کام لە گۆڵپارێزەکان باشترە، کامیان ئەزمونیان زیاترە؟ ئەمکارم بەحسی هەردوو گۆڵپارێزا بکەن، هەردوو گۆڵپارێزی ئەمکارم بەحسی گۆڵپارێزی کرواتیا بکەن، گۆڵپارێزێکی نە زۆر دیار بوو لە وڵاتی خۆ گەمێتەکە نوکا زۆر بەشی تیمێ جیهانی باشترین تیمێ جیهانی داوا لێ دەکات گۆ بچە ناوان. باوەرم لە گۆڵچێ کرواتیا باشتر لە گۆڵچێ ئەرژەنتینی، لاکن گۆڵچێ ئەرژەنتینی زۆر هەوڵدا گۆ ئەرژەنتین بگە ئەو قۆناغێ حتا نوکا ئەمکارم بێژن یارمەتی تیمی ئەرژەنتین بەس مێسی و گۆڵپارێز زێوان هەبوو وەکو جەماعەتی ئەوکو ناوبانگە ئەو لاعیبە ئەو یاریزانانە نەبوون وەکو گۆڵپارێز و بێسی. بەڵێ کاوە دەمەوێت پرسیارێکی ترت بۆ کوڕاهێنەر لێ بکەم، تۆ خۆت ڕاهێنەری، بۆچی لەم یاریانەشا بینیمان کاتێک کە دێتە سەر پەنالتی هەندێک لە یاریزانە زۆر بەناوبانگەکان پەنالتیەکە ناکەن، یعنی بێجگەلەوەی کە گۆڵپارێزەکە بیگەڕێنێتەوە یاریزانەکە خۆی ناتوانێت پەنالتێکە بکە، هۆکاری چییە؟ ئایا سترێس وایان لێکە؟ ئەوە لە کاتی تەدریبی وەکو ڕاهێنەر لاعب یاریزانی خۆ دخوازە ژبەروێت کیش یاریزانی باش لە تەدریبی باش پەنالتی لێ دەدا ئەو یاریزانی دەچێت ناو گێمێژی باز لێ دەدا بە هیچ بە ناوی نییە، ناوی کێ بەرز بە ناوی کێ باش بێ پەیوەندی پێ نییە. بەڵێ کاوە حەسۆ زۆر سپاس دەکەین کە لەگەڵماندا بووین، دەبینین بزانین ئەنجامی یاریەکە چۆنە بێ ئەو کاتە بەیانیش باسی یاریەکە بکەینەوە. سپاس دەکەم. ئازیزان لێرەشدا هاتینە کۆتایی ئەم بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن.
سباسيرو صالح تو پشتوانی چتی میدیکی نمیجم ارجنتینی از برد نه پشتوانی ارجنتینی ما از دناو وان هر چار مایده از باور دکم و فرانسا بدست که او بس پشتوانی یا نه از پشتوانی فرانسا ما بری از پشتوانی چه تیمان ناکمش بو کو دماکو نبن از خمتوان نخم اوجي او باستراتيجيه من اشياء تيمك تايبت بشتفاني بكم هندا صالادا للدم ياريا قالك جاري حاجه دي كم ياريا تيمك وصايا استراتيجيه كباش يجبو يكو از او بكم تيمي منو از بشتفاني بكم اسناك مش بوكو دما نبا اس خميتوان نخو وي هاسته بينر هجال فرام دغهن داويه كورت كونكشن بمين نافخير خوشيله خدا حافظ